ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان چاودێری ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکات بە دوواداچوون و هەڵسەنگاندن بۆ تەواوی کۆبوونەوەکان دەکات و لە سەرجەم کۆبوونەوە و دانیشتەکانی ئەنجومەن نوێنەریان بەشدار دەبێت لە کۆتایی هەموو ساڵێکیش راپۆرتێک لەسەر ئەدای ئەنجومەن بڵاو دەکەنەوە بەڵام ئەمساڵ ڕێکخراوەکە گلەی لە شێوازی کاری ئەنجومەنی پارێزگا هەیە. ئەم خولەی بابڵین ئەنجومەنی پارێزگاوە بە حکمی ئەوەی بۆ خۆتان نەزان کە قەیدانی دادایی لە ئالایە بوو ئەمە ڕێگرێکی سەرەکی و گەورە بوو لە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانیا چونکە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هیچ بودجەیەکی لە بەردەستانە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان لە هەمان کاتە جێبەجێ نەکردنی سیستمی لامەرکەزیەتی لە هەرێمی کوردستانە ئەمەش بۆ خۆی دیسان قۆڵبەستکردنیی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە نەتوانن وەکو پێویست کار و چالاکیەکانی ئەنجام بدەن بەڵام لەگەڵ ئەمەشان ناکرێت ئەنجومەن بەو شێوەیە دەسەوسان بوەسێت چونکە پێویستە بەدیلیانە بێ بۆ نمونە لێرە زانکۆکان هەیە کۆمەڵێ ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتی و پسپۆڕ و شارەزا هەیە بۆ هەیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆنفرانسێکی بەسایە چۆن دەربازبین لەم قەیدانانە هۆکاری ئەم قەیدانانە چییە؟ لە ناوەڕۆکی راپۆرتەکەدا هاتووە دەبێت سەرجەم کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی شەفاف بێت و هەڵسەنگاندن و لێکۆڵینەوەی لێ بکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان هیچ شتێکیان لێ شاراوە نەبێت و ئاگاداری بڕیار و پرۆژەکانی ئەنجومەن بن. بەڵام سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی گلەی لە ناوەڕۆکی راپۆرتەکە و ئەدای کاری ڕێکخراوەکە هەیە. جارێ سەرەتا بنسبەت بە راپۆرتی ڕێکخراوی کوردستان بۆ هەمانەوە بە خۆتان گوێتان لێەوە بینین یعنی قەناعەتم وایە لە سەروی لە سەتا هەفتای ئەندامانی ئەنجومەن گلەیان لە راپۆرتەکان هەیە لەبەرەوە هەم کەم و کورتیتیایە و هەم کار و چالاکیەکانی کۆی ئەندامانی ئەنجومەنی ڕانەگەیانەوە وەکو پێویست. من پێم وانییە ینی هیچ کەم تەرخەمیەک هەم لەلایەن ئەنجومەنەوە نەلایەن ئەندامانەوە بێت بۆ چونکە لەبەرەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا ئێستا هیچ پرۆژەیەک نەهاتۆتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا ئەنجومەنی پارێزگای سلێمانی خوا نەخواسە کەم تەرخەمیەکی کردبێ لەبەرەوەی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بەداخەوە لە ئەم خولەی ئێمە تا ئێستا بە هیچ شێوەیەک هیچ بڕەپارێک و هیچ پرۆژەیەک نەهاتۆتە ئەنجومەنی پارێزگا. نزیکەی 2 کاتژمێر ئەندامانی ئەنجومەن و ڕێکخراوەکە گفتوگویان لەسەر راپۆرتەکە کرد. هێندێک لە ئەندامانی ئەنجومەن ڕەخنەی ئەوەیان هەبوو هەموو دانیشتن و کۆبوونەوەکان وەکو خۆی لە راپۆرتەکەدا جێگەی نەکراوەتەوە. ئەوە سێم راپۆرتی ڕێکخراوەکەیە کە بڵاوی دەکاتەوە. بۆ ئەم ساڵیش ڕێکخراوەکە لە ئەدای ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕازی نییە. بە پێچەوانەشەوە ئەنجومەن لە شێوازی گەڵاڵەکردنی راپۆرتەکە گلەی هەیە. ڕامێ عوسمان کەناڵی ئاسمانی پێیە سلێمانی.